داعش خەریکە لە عێراق خۆری ئاوا دەبێتن و لە ماوەی زیاتر لە 2 ساڵی ڕابردوو وێرانکاری و چەندان زیانی بەرژێرخانی عێراق و هەرێمی کوردستان گەیاند. لە سێکتەری وەبەرهێنان بەشێکی زۆری پرۆژەکان ڕاگیران و بەشێکی زیاتریان بە ناتەواوی جێهێڵدران. سەرۆکی یەکێتی وەبەرهێنەرانی کوردستان ڕای دەگەێنێت بە نەمانی داعش جم و جۆڵی وەبەرهێنان و پرۆژەکان جارێکی تر دەست پێ دەکەنەوە. داعش لە سنوورەکانی کوردستان ئەمە سەبەبێکی زۆر گرنگە بوو نەمانی ئەم قەیرانە و لە هەر وڵاتێک کە ئەمنیەت و ئاسایش بەرقرار بیتن خەڵکی وەبەرهێنە ڕووی تێ دەکاتن بزنسمەنی کوردستان بکەونەوە گڕ و ئەم سەنگەرەی چۆڵ نەکەن کە خەریک بوو خەڵکێکی زۆر چۆکدا بنێت و خەریک بوو خەڵکێکی زۆر کوردستان بەجێ بێت و بڕۆتە دەرەوە لە وڵاتانی دەرەوە وەبەرهێنان بکات. ئەمڕۆ هیوایەکمان بوو دروست بوو کە بتوانین دووبارە لە کوردستان ڕەوشی ئابووری بەرەو باشی بچین. لەم ساڵ باری دارایی حکوومەت هێرێم بە بەراورد بە 2 ساڵی ڕابردوو باشترە. ئەمە وتەی ڕاوێژکارێک حکوومەتە کە بەرزبوونەوەی نرخی نەوت و چاکساکزیەکان و کەمبوونەوەی مەترسیەکانی داعش لەسەر هەرێم وا دەکات وەبەرهێنەرانی بیانی بگەڕێنەوە هەرێم و حکوومەتی هەرێمیش گرنگی زیاتر بەو سێکتەرە بدات بۆ ئەوەی دووبارە پرۆژەکان بکەونەوە خزمەت هاوڵاتیان. ڕەوشی دارایی بەرەو باشتر دەڕوا. ڕاستە زۆر زوو نییە و بە هەنگاوی گەورە نییە بەڵام دەستی پێکردووە ئێستا لە جاران باشترە. پرۆژەکانی وەبەرهێنان زۆر گرنگە کە دەست بەکار بن چکە دەرفەتی کار بۆ خەڵکێکی زۆر پەیدا دەکەوە دووبارە متمانە بە هەرێمی کوردستان و بە سەرکردایەتی حەکیمانێ سیاسی هەرێمی کوردستان نوێ دەکاتەوە و ئەم پرۆژانش دەبنە هاندەرێکی گەورەتر کە لەو قورسایەتیەی کە لەسەر شانی حکوومەتە ڕەنگە خەڵکی کە لە بواری وەبەرهێناندا کار دەکە بێ کۆمەڵێک پرۆژە ئەنجام بدە کە باری قورسی لەسەر شانی حکوومەتە سوک دەکاتەوە. بە پێی زانیاریەکان بەهۆی قەیرانی دارایی لە 2 ساڵی ڕابردوو بە سەدان پرۆژە نەتواندرا کارکردن تیاندا بەردەوام بێتن و ژمارێکی زۆرتریش لە وەبەرهێنەران ڕوبەڕووی کێشە و گرفتی زۆری کۆمەڵایەتی و یاسایی بوونەوە و بەڕای ئابووری ناسانیش بەگەڕانەوەی هێمنی و ئارامی دەتوانرێت متمانە دووبارە بە وەبەرهێنەران بدرێتەوە و پرۆژەکانیش دەست پێ بکەنەوە. قارەمان زەوهەر، کورسات نیوز، ئەولێر.